نتمنى منك نقل تجربة أربيل كردستان للموصل. خدمتي كردستان دەکەی دەبێت خدمەتی مووسڵش بکەیت. خزمەتکاری ئەوەی قوربان دەبین یا رەبی هەموو پێکاتەکانی ماشاءالله خەڵکێکی زۆر لێرەیان بە ئێرە دەڵێن بازاری کوردان. ئەوجا کوردێکی زۆر لێرەیە پێکاتەی زۆری لێرەیە. ئینشاءالله سەرکەوتن بی ئینشاءالله. لە ناو جەرگی مووسڵ سڵاوتان لێبێ. ئیمان و هەڵبژاردن ئەوڕۆ لە دووەم گەورەترین شاری عێراقە لە مووسڵە. بە دەرەجەیەک پارتی دیموکراتی کوردستان چاویلەیە لە دەشتی نینەوە لە مووسڵ زۆرترین دەنگی بەدەست بێنێ، زیاترین کورسی بێنێ. لەکوێ؟ لەم شارە لە ناوجەرگی مووسڵ ئەوڕۆ ئیمان و هەڵبژاردن بەرنامەیەکی جیاواز دەکا. پێکەوە لێرە لەم شارە دەستی پێ دەکەین. سلام شلونك؟ وش حالته؟ سلامتك؟ السلام عليكم. ما شاء الله ئێرە هەندا پڕە کە بە ژوور کەوتین جێمان نەبوو ئێمە دانیشین. سێ چار ژوور هەیە هەمووی پڕپڕە کاکسیلوان. لە دەستپێک قراروا بوو ئێمە بینە ماڵی جەنابێت ئەوجا قرارماندا بینە ئۆفیسەکەت. ڕەباڵغەیەکی زۆرە خەڵکێکی زۆر لێران. هەموو ڕۆژێ وایە؟ بەڵێ هەموو ڕۆژێک ئێمە نەک لێرە طبیعی کە لە دەوامیشین دەرکەمان کراوە بۆ هەموو خەڵکی نینەوە بۆ هەموو پێکاتەکان لە دەوامی شەرەوە قەلەباڵغی ئۆفیسەکەمان بەڵێ. اینجا ئەو خەڵکەی لێرە ئەوانە کێن؟ هەموویان خەڵکی مووسڵن ناو سنتەری مووسڵ لە هەموو پێکاتەکان لە عەرەب لە کورد مەسیحی شەبە کاکەی ئیزیدی تورکمان هەموو پێکاتەکان لێرە نەبڵێ. ئەوجا دێن لە بەیانیەوە کە جەنابەت هەستایی لەگەڵ ئێمەی لەگەڵ بەرنامە ئیمان و هەڵبژاردن. جەنابەت سپاس دەکەم. جەنابەت لە چێنانی بەیانی دەخۆی کە هەڵدەستی چ دەکەی؟ حسب ظروفە جاری وا هەیە لە ماڵەوەی جاری وا هەیە لە دەرەوەیە يعني حسب ڕۆژە. بەڵێ یعنی جاروا هەیە مەسەلەن ناوە خەڵکە ممکنە نانی بەیانی لەگە خەڵکیش خواردمان سەروبەینت کۆ لەگە نانی کەیفت بەنان خواردنی دێ؟ یعنی زۆرنا بەڵێ. ئەوجا کاک سیروان جەناب زۆر سەرقاڵی چەند ئۆفیسێکت هەیە مەسەلەن ئەوەی لە نینەوەیە وابزام لە دوومیسا لە هەولێرە وایە هو فریای ئەوە دەکەوی سەردانی ئەو هەموو خەڵکە بکەی؟ والله من ئۆفیسم لە مەخموریشەیە لە مەخموریشەیە لە شێخانیشەیە ئەو پێنج وەختم بۆ خۆم داناوە لە هەر ئۆفیسێک مدیر مەکتەبم داناوە داواکاری خەڵکەکە زانام چییە مەسەلەن موعدەکەم بۆ دادنم دەڵم لە فلان ڕۆژ دێم ئەوانەی کە داواکاریان هەیە ئەوی کە بە من دەکرێت بۆیان جێبەجێ دەکەین لە بینی هەردوو سێ ڕۆژ جارێک لە ئۆفیسێک دەبم بەڵام. اینجا لێرە ژمارەیەکی زۆری برا عەرەبەکان دەبینم بە ژن و پیاوەوە بە گەنجەوە. جەنابەت دەنگی عەرەب و پێکهاتەکانی تریش نینەوە دەهێنی؟ بەتەکەی چکو من ئەو ماوەی 6 ساڵە لێرە کار دەکەم هەموو پێکاتەکان دەزانن دەرکەمان کراوە بوو بۆ هەموو پێکاتەکان خۆتان زانم پارتی جیاوازی ناکە لە بین هیچ پێکاتەیەک و دائیمەن جەنابی سەرۆک بارزانیش ئەمری کردو خزمەتکاری هەموو نینەوە بن ئێمە خاوەنی نینەوەینە ئێمە میوان نینە لێرە خۆمان کوڕی ئەم شارەینە
ونەک دەنگی عرب برا عربەکان بەڵکو هی تورکمانەکان هی شەباک هی مەسیحی هی ئیزیدی هی کاکەی هی کوردەکان دەنگی هەمووان دەبێنێ زۆر باشە ئەوجا با بچینەوە ئەو خەڵکەی زیاتر بزانین ینی لە ناو بازار لە ناو شاردا بگەڕین کە کوڕی ئەم شارە زۆرە پارتی چاوی لێ ئاوەدانی کوردستان بگەڕێنێتەوە ئەم شارە ئەوجا با بزانین بچینە ناو خەڵک زیاتر ببین بەسەر. کاک سیروان پارتی چاوی لێیە ئاوەدانی لە دهۆک و هەولێر کە هەیە بگوازێتەوە لە بوونینەوە ئایا ئێوە دەتوانن؟ بەبێ خۆتان دەزانن نینەوە یەکێک بۆ لەو شارانەی لە کاتی شەڕی داعشدا بەداخەوە گەورەترین زەرەری پێگەشت بە تایبەتی ناو سنتەری شار و ئێستا ئاوەدانەیەکی باش کراوە لێرەوە ئێمە دایمە وەکو حکوومەتی مەحەلی گلەیەکی تەوامان هەبووە لە حکوومەتی اتحادی لەبەر ئەوەی سەیری نینەوەی کردەوەکو هەر شارێکەوە ئەو ماڵوێرانی کە هیچی بەسەر نهاتووە و ئێمە لە حکوومەتی خۆجەیەتی نینەوە دایمەن هەوڵی ئەومانداوە تەجروبەی هەرێمی کوردستان بگوازینەوە ئێرە و بە دلیلی ئەوەی زۆر لەو پرۆژە زەخمانێکەوە لەناو مووسڵ دەکرێت زۆربەی هەرە زۆرن شەریکاتی هەولێرن دهۆکن لێرە کار دەکەن و ئیمان خان دەزانی من جارێکیان جەولەیەکم لەناو بازار کرد هەموو ئومێدی ئەو خەڵکە ئەو بۆ ئەو کارەبای ڕووناکی کە جنابی سەرۆکە حکوومەتی یاریمی کوردستان بۆ خەڵکی کوردستانی دابین کردبوو تەمەنای ئەویان دەکردکەوە ئەو پرۆژەی لێرەش جێبەجێ بکرێەوە دائیمەن تەمەنای ئەویان هەبووەکەوە ئەو ئاوەدانی و ئەو خۆشگوزەرانی کەەوە ئێستا لە هەولێر و دۆکێ و لە هەرێمی کوردستان بەگشتی لە نینەوەش بکرێ تا ڕادەیە کاری زۆر باش کراوە بە دلیلی ئەوەی سەلاحەدین زۆر نێزیکی نینەوەی شارەکانی تری عێراق زۆر نێزیکی نینەوەیە ئەو ماڵوێرانیشی بەسەر ناتۆ بەڵام ئەو ئاوەدانی کەەوە ئێستا لە ناو نینەوە هەیە مقارڕتن بە شارەکانی تر زۆر کەمە دلیل ئەوەی چونکە نینەوە زۆر نێزیکە لە دهۆک لە هەولێر و زۆربەی هەرە زۆری کەوادری ئیداری کە لێرە کار دەکەن سەر بە پارتی دموکراتی کوردستانن دایمەن هەوڵی ئەوەماندا و ئەو تەجروبەی کە لەوێ هەبووە لێرە جێبەجێ بکەن چونکە جەنابی سەرۆک بارزانی نەسەم بە ئێمەی گوتۆ نینەوە ماڵی ئێوەیە دەبێت چۆن پارێزگاری لە ماڵی خۆتان دەکەن دەبێت وا پارێزگاری لە نینەوە بکەن و خزمەتێکی تەوامان بە هەموو پێکاتەکانی نینەوە گەیاندووە بەڵێ اینجا لێرە زیاتر لە 1000 مڕەشحین هەیە لە حزب و هاوپەیمانی جیاواز پارتیش یەکێکە لە ناو ئەوانە تەواو باس کرا و هەتا بڵێ پشتڕاستیەکیش هەیە کە کڕین و فروشتن بە دەنگ دەکرێ لە نینەوە ئایا ئێوە دەنگتان کڕیوە؟ بەداخەوەی سەوە بیتە دیاردەیەکەوە هەندێک لایەن هەنا کارتی هاوڵاتیان دەکڕن بۆ ئەوی دەنگی پێ دەنگی خۆیان نەخۆ دەنگی کاندیدەکانی خۆیان یاخۆ حسابەکانی خۆیان پێ زیاد بکەن طبعی لە نەهجی ئێمە و نەهجی پارتی مستحیلە ئەم کارە ئێمە ناکەین چونکە پارتی خاوەن جمهورێکی زۆرە لەناو نینەوە و بە دلیلی ئەوەی انتخاباتی ڕابردوو پارتی حزبی یەکەم بۆ ئێمە دژی ئەم کارین یعنی ئێوە ئەوەندە لە خۆتان دڵنیان کە هەوڵ لە بوو کڕینی دەنگ و کارتی دەنگدان نادەن؟ بەدڵنیاییەوە بەڵێ چونکە ئێمە خزمەتی ئەم شارەمان کردووە پارتی بووە دەرکای کردنەوەی ئازادکردنی مووسڵ شەهیدمانداوە لەسەر ئەم شارەوە پارتی دموکراتی کوردستان هیچ کاتێک ئیمانی بە کڕین و فرۆشتنی دەنگ نەبووە ئەوی بەکڕین بێ بەکڕینیش دەڕوا بەڵێ ئەجا کاک سیروان هەتا خۆم دیتیە لە کوردستان شوفێریم کردیە ئێستا لە ناو مووسڵ شوفێری دەکەم نازانم شوفێریەکەی منت پێ کووە؟ ماشەڵڵا شوفێریەکە زۆر باشە سیاقەتەکەت خۆتی دەزانی لە ناو مووسڵ قەڵەباڵێکی یەکجار زۆرەیە بەڵام دیارە ماشەڵڵا سیاقەتەکە زۆر باشە سەرکەوتوی دەبی ئینشاءڵڵا. سپاس دەکەم. ئێرە مەرقەدە نەبی یونسە کە تاریخا ئێرە ڤەدگەڕیتن بۆ نێزیکی 3000 ساڵان پێشتر
ئەو جالێرە کاک سیروان دەمەوێت بە پرسیارە دەست پێ بکەم کە جەنابی سەرۆک بارزانەی چۆن ئامۆژگاری ئێوەی کردووە کە خزمەتی تەواوی پێکهاتەکانی ئەم شارە بکەن. طبعا جناب سەرۆک بارزانانی دائما توجهاتی ئەوە بۆ خزمەتکاری هەموو پێکهاتەکانی نینەوە بین و خۆتان زانین نینەوە عراقێکی بچووکە لە هەموو پێکهاتەکانی عراق پێکاتوە لە کورد لە عراب لە شەباک لە مەسیحی لە کاکەی لە تورکمان لە ئیزیدی و دەرکەی ئێمە کراوە بۆ هەموو پێکاتەکانی نینەوە لە ماوەی ئەو 6 ساڵێک کە لێرە بووینە خزمەتی هەموو پێکاتەکانمان کردووە بۆ سەیری هەموو پێکاتەکانمان کردو بە یەک چاو چونکە ئامانجی ئێمە و ئامانجی پارتی هەر تەنها ئەوەیە خزمەتکاری هەموو پێکاتەکان بەڵێ تەوجاهاتی جەنابی سەرۆک بارزانی ئەوە بۆ خزمەتکاری هەموو نینەوە بین. ئەوجا باشە با بچینە ناو خەڵکەکە بزانین خەڵکەکە قسەیان چییە داوایان چییە چونکە ئەمە دووەم گەورەترین شارێ عێراقا دەنگدەرێکی زۆری هەیە زیاتر لە 2 ملیۆن دەنگدەری هەیە ئایا ئەم خەڵکە چه داواکاریەکی لە پارتی بە دەرەجەیەک هەیە بچینە ناو بازارەکە و جەبزانی كاك سيروان أميت هاتيا السلام ورحمة الله. شلونك؟ اخبارك؟ شلون؟ عزيزي حياك الله. كردي عربي؟ عربي. شنو طلبياتكم؟ والله طلبياتنا احنا كسيروان نحبه ونعزه ونحترمه. من 2019 يشتغل بالموصل ونتمنى انه يظل يشتغل بالموصل وشلون سوى لنا الشمال يسوي لنا الموصل هيك. وكاك سيروان محافظ الاول في نينوى. والحمد لله والشكر ما شفنا منه غير الخير والطيب ونتمنى انه يكمل مسيرته شلون كنا ناخذ الاول بحزب الديمقراطي الكردستاني بالانتخابات اللي راحت ناخذ الاول ان شاء الله بالموصل الانتخابات الجايه ان شاء الله 11 كنا وياك. عزيزي الله يسلمك واحنا راح نكون بخدمتكم ان شاء الله. احنا كحزب الديمقراطي الكردستاني هو هدفنا نخدم الجميع ان شاء الله. كان بابنا مفتوح للجميع ان شاء الله. دائما فخامه الرئيس كان يامرنا ان نكون خادم لكل اهل نينوى. صح. واحنا نتمنى انه تقدم لنا اكثر واكثر واكثر ان شاء الله وهذا هدفنا وهذا ان شاء الله هدف حزب الديمقراطي ان شاء الله. انا بالنسبه لي من 2019 وياك لهاي الساعه عزيزي الله يسلمك وابقى وياكم حزب الديمقراطي الكردستاني لان ما شفنا غير منكم الخير ونتمنى مثل ما تعمرت اربيل وتعمرت دهوك ومعامرات دهوك واربيل وكل الشمال الموصل تصير مثلها ان شاء الله. راح ننقل التجربه اقليم كردستان وسويناها ان شاء الله للنينوى ان شاء الله. شكرا عزيزي شكرا حبيبي الله يسلمك. مرحبا السعد. نتمنى منك نقل تجربه اربيل كردستان للموصل. سويناها ان شاء الله. اي والله ونتمنى منك الخدمات وانت صاحب فضل على هالموصل وصاحب بصمه بنينوى بصراحه يعني. نطار الموصل المشاريع اللي شفناها. هذا واجب. نتمنى منك التوفيق ان شاء الله. شلون التعايش ووضع الامني في موصل؟ فضل من الله عز وجل، فضل من الله احسن فضل يعني ما شاء الله امان. ان شاء الله امام ما ينوصف فضل الله عز وجل وجنابكم الكريم ان شاء الله. صوتكم انتم تقدرون ننقل التجربه اقليم كردستان للموصل. احنا معك. احنا سويناه. احنا معك. الله انت يسلمك. مجرب وانت عندك بصمه وصاحب فضل. واحنا بالخدمه. احنا بالنسبه لمناطقنا بحي الشهداء بالايمن. نعم. وضعيته تعبان استاذ. نعم. يعني لا طرق مكسره. لا والله ما بيها خدمات. مدخل على المنطقه مكسر ما ادري يفوت ونرجو من حضر جنبك الاهتمام. ان شاء الله. واحنا معك ان شاء الله وانت شاء صاحب فضل ان شاء مجرب. الله نريد الموصل مثل كردستان. ان شاء الله. ان شاء الله 24 ساعه كهرباء ولا الكهرباء انت ما يعني اربيل ما شاء الله تقدر الموصل نحو الاحسن. ان شاء الله. ان شاء الله. ان شاء الله. وجودكم ان شاء الله. ان شاء الله بالتوفيق والنجاح. جميع ان شاء الله. معك حبيبي ان عزيزي. شاء الله. اخوي الغالي. کاک سیروان هێزێکی زۆری نامۆ هەیە لەم شارە ئایا پارتی چ دەکات لە ئەوەی وەزعیەتی ئەمنی لەو شارە ئەستیقرار ببێ ئەو هێزە نامویانە نەمینن بالتاكيد. چونکە قسەیەکی پارتی هەیە دەڵێن بە تایبەتی لە ناو خەڵکیش کە گەڕین دیتمان کە خەڵک دەڵێ یعنی پارتی سەمەمی ئەمانە لە نینەوە. بالتاكيد لا ينزي او خلقه دتوانن او هي ناموياني كوائس لنا نينه وهي نهيلا بدنك خوان دنك با لسي بارتي ديمقراطي كردستان بدن و
اما فعلا صمام امامي نينو بونا جيجا لوي لروي خدمات خدمتي مو بيكاتا كان ما كردوا لروي امنيته واش تنسيقك جور باش مان لقل اسايش لهوليري ولقل اسايش دوكيا و او كاري تواوي اجهزه امنيه كان ايرشن حكومتي هريمي كردستان وخصوصا زانب بارتي كليلي ازاد كرديني نينو بيشمرقه بوا بيشمرقه خويني لبينا ونينو. السلام عليكم. عليكم السلام. باش امام. سلامات. عالم تشيا عالم فقيره باشي خوشكم صحة احوال باشي عملتها مو فقيره دبي خدمة كاري املتي اي تمام اما تسد لو لزاف دولتهم خدمتي املتي دبي بكي ونيا كون خدمتي كردستان دبي خدمتي موصلش بكي كردو معنا لانه اما بازار ونوزة تمام او شارع شي دنين شارع موصله ونيا هيك وجيانا تمام كرد عرب شبكه تركمان مسيحيه ايزيديا اما بيدل تمام او بيدلين عراق مصغر همي ليرة دجينو همي لا بيك ودمرين ونيا دبياتو خدمتي او ملتي بكي ونيا خال دواکاریتان لێ چییە مەسەلەن چه خزمەتێک بکەن؟ والله داوا تساوي له فقير انا بيتو تماشا بازار بك او بازار بنا وبانكم بازار كردانا عرب دريت سوق الغرات ونيا خال دبياتو تساوك لا تساوي شي چاو مان لێتان بۆ بەردەوام چاومان لێتان اي تمام لە خزمەتکاری ئێوەی قربان دبين يا ربي هەموو پێکاتەکانی يا ربي ماشاءالله خەڵکێکی زۆر لێرەیان بە ئێرە دەڵێن بازاری کوردان ئەوجا کوردێکی زۆر لێرەیە پێکاتەی زۆری لێرەیە ان شاء الله سركفتن بي ان شاء الله اینجا کاک سیروان خەڵک لێرە ئەوەی دیتم خەڵک داواکاری زۆرە بس خلي اكمل مع الست یعنی خەڵک ئەوەندە داواکاری هەیە ئێمە ناتوانین دوو پرسیارت لێ بکەین اینجا جەنابێت جێگیریەکەمی پارێزگاری نینەوە چ ویست لە پەرلەمانتەری لۆ دەچیە پەرلەمانی والله هەموو وەزیفەیەک ئەرکە دەبێ خۆی جێبەجێ بکەی وەزیفە ئەرکە دەبێت بکەن من ئەوە لە 2007ەوە لە ئیشی تەنفیزی کارم کردووە و کاری باشمان کردووە مدیر نەحەی چەند شوێنێک بوومە قایم مقام بوومە تەدەڕوج ئێستا وەکو نایبی یەکەمی پارێزگاری نینەوە ئەوە 6 ساڵە لێرە کار کردووە دیارە حەزم پێ باش بووە خۆم کاندید بکەم بۆ ئەوەی لە بەغداد بچین لەوێ داکوکی لە مافی خەڵکی عێراق بەگشتی بکەینەوە کوردستانی بە تایبەتی عزيزي على راسك عزیز ممنون الحمد لله وضع ما قالك يا ورما خوشة الحمد لله سيكو ما جيرا خوشة تديني بله زي حوما الحمد لله شكرا وقتها مور تشيبي الحمد لله الميسل بله فضل خدي ونجم الجبوري وتو وقت هات يا ميسل بله افاز اخر مصانع ونينا شارع نابون او واجبي مي ونينا بله وزعك قال لك يا خوشة يعني نوكا شارعتين الحمد لله مجسرتين إشارة أمنيت يا كويا أمنيت فول الحمد لله فضل خدي ونجم الجبوري أستاذ سيروان وقت أستاذ سيروان ووقت نجم الجبوري هرسي ماك مجسر مشروع قوراء وش بو يعني دبي دو ماك سي ماك مشروع ديك رياض بس استوى تاخير دبي جانب تاخير دبي بداخل حكومتي فيصل أو ما بيها دقش ما نهولي بداخل حكومتي اتحادي لبرلمان إقراري موازنة 6 صالة ده فلما مدو صالة $1 نهايتنا أو شارع بەڵام ڕەغمی ئەوەش هەرکەم و کۆڕێک لە شوێنە کە بۆ کردومانە عزیز ئەوجا کاک سیروان بەڕاستی ئێرە قەرەباڵغیەکی زۆرە خەڵک داواکاری زۆرە خەڵک ئومێدیان زۆرە بە تایبەتی بە پارتی کە دەڵێن ئەو تەجروبە سەرکەوتووە و ئەو ئاوادانیە لە کوردستان هەیە بگوازنەوە لە بوونینەوە ئێمە پێویستمان پێیە اینجا با بچین زیاتر خەڵک بدوێنین لە شوێنەکانی تر بزانین ئەوانیش چ دەڵێن السلام عليكم جماعة. السلام عليكم. السلام عليكم. باشا. كونا باشا. إيران ناحية كلاكتشيا هجمارة كزيدة جنجال إيرانم جارهين بخير بين سرچوان
زۆر سپاس بۆ ئامادەبوونەوە ئەوڕووکە کاک سیروان میێوانی بەرنامە ئیمان و هەڵبژاردنە ئەوجا دەمەوێت بزانم ئێوە چ پرسیارێکتان هەیە چ دەواکاریەکتان هەیە جەنابیشیان خۆی وەڵامی بداتەوە لێوە دەست پێ بکەم بەڵێ والله کاک سیروان ڕاستە کوڕێ ناحیەی کەلەکچیە بەڵام کاندیدی هەموو پێکاتەکانە بەبێ جیاوازی ئاین و نەتەوەی خزمەتی کردیە بەبێ ئەوەی کە ئیعلامی قەوی پشتگیری کردی بەبێ ئیعلام ئەو ئیشی خۆی بە سافیاتی کردەوە ئەو ماوەی 6 ساڵە و ئێمە داواکاری ڕئیسیمان وەکو ناحیەی کەلەکچی داواکارین زیاتر خزمەتی چینی جۆتیاران بکە چونکە ناحیەی کەلەکچی و ناوچەی گۆرانەتی بە جۆتیاری و کشتتوکال بەناوبانگە ئەوجا کاک سیروان قسە جەنابێتە چیە لەسەر داخوازێنەوە طبعی پێشەکی زۆر سپاسان دەکەم بۆ ئامادەمتان دایمە تەوجاهاتی پارتی و جەنابی سەرۆکیش ئەوە بۆ کە خزمەتکاری هەموو پێکاتەکان بین بەڵێ ڕاستە کێشەی جوتیاران لێرە هەیە بەداخەوە ئەم بابەتە زیاتر پەیوەستە بە بەغداوە زیاتر مشکلەی عەقدی زیرەکمان هەیە لەم سنوورە ئینشاءڵڵا کە دەرچوین بە پشتیوانی خۆ و ئێوە دەتوانین لە بەغدا ئەو کێشەیەش چارەسەر بکەین اینجا کاک سیروان ئەو وعدت جەنابێ هەوەدەت هەموو سەرهەوە ماڵن دواتر دەهەیە پێشیاوی خەڵکی دەبیتە وعدی خویەک بەیەک جێبەجێ کردبنەوە ئەگە ناوە خەڵکە دەلێت دەپرسیوە نییە ئەیجا گەنجێت زۆرە لێرە هەیە حەزکەم دەنگێوەش گولێ بوو بەێ بگەم لە 2009 کاک سیروان لە مەخمور و گوێڕ و تا شنگال خزمەتی کردووە چی دەستی دیارە بەردەبێ پرسیارە لە ئەو بگەم کە بۆ قبیلی نەکردیە ئەعلام بگرێت یان خەڵک بزانیت کە کاک سیروان ئەو کارەی کردووە یعنی بۆ ئەو شتەی قبول نەکردووە والله من بە ئەرکم زانیوە بۆیە و خەڵکیش هەموو دەزانن کە ئەو شە دەکرێت لە جیاتی تەنفیزی دەکرێت ناو پارێزگای نینەوە دەکرێت مش نوێنەری ئێوە بمە لەوێ ئێمەش دەستخۆشی لێ دەکەن کە جێی دەستی دیارە کاک سیروان زۆر مەمنونی بەڵێ وەکی گەنجێک داخوازەوە ئاخفتنە هەوە قسە هەوە چییە؟ ئێمە دەستخۆشی لە کاکسیروان دەکەین کە گەنجانی کەڵکشی بەسەر کردەوە من دوو پرسیار سێ پرسیار ئاراستەی کاکسیروان دەکەم یەکەم ساڵ کەەوە چوونە پارێزگای مووسڵ بووم بە ئەندامی یەکەمی پارێزگای مووسڵ ساڵی چەند بوو لە هەمان کاتدا چ پرۆژێکتان کردووەکو پارتی دیموکراتی کوردستان لە هەمان کاتیشدا چ پرۆژێکتان دەبێت ئەگەر بڕۆنە بەغدا بۆ گەنجان بە تایبەتی پارێزگای مووسڵ لە هەمان کاتدا گەنجانی ناحیەی کەڵکشی طبعی لە مانگی 6 بوو 2019 یەکەم ڕۆژکە دەست بەکات لە پارێزگاری نینەوە ئەو پرۆژانێک کە کرایە ڕێگاوبان بووە ئاو بووە کارەبا بووە نەخۆشخانە بووە و لە داهاتوش ئینشاءڵڵا هەر ئەم کارانە بەردەوام دەبیت ئەگەر بیشنە بەغداش ئینشاءڵڵا زیاتر داکوکی لەوە دەکەین مادەی 130 جێبەجێ بێ پارێزگاری لە ناوچە کوردستانەکان بکەین کێشەی نەفت و غاز کە ئێستا بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیە بکەوتە بواری جێبەجێکردن و دیفاع لە هەموو گەنجەکانی عێراق دەکەن و ئێمە دەبینە نوێنەری هەموو خەڵکی عێراق نەبەستەنها والله ئەم دەستخۆشی کاک سیروانت دکەین حتان کەژی هەمی گۆڤە خزمەتە vê deverê kiriye ji bilê hindê jî xizmeta Kurdistan hamiya kirî xizmeta Kurdiya kirî Mosul ew lêrê ew şerêwan diketin bo vê çendê da xelkê me parîzitin ji hemî tişta hetan ke deverê bin meqlî bû ew wan ciha û kelek ji hetan ke jî gelek gelek şûl bû me ya kirî em destxweşî lê dikein û ez nûke wekî genc destxweşî lê dikem û pîrozbaya xwe arastayî wî dikem İnşallah de serkevit و او اکمین و ده هر مینت اکمین انشالله دەستی خۆش بن ئەوجا کاک سیروان ما فقرەکی کوتایی هەیە بەرنامە ئیمان و هەڵبژاردن جەنابەت حتا پێت بکرێ بە بەڵێ و نەخێر جوابمان بدەیە لەنەوە خەڵکە بەڕێزە لەنەوە ئەو گەنجە جوانانە سپاس دەکەم سێ پرسیاری کوتایی بەرنامە ئەمەیە یەکەمیان بەڵێن دەدەی یانیش بەڵێن دەدەن مووسڵ وەکو هەولێر ئەوەدان بکەنەوە بەتاکید انشاءالله بەڵێ دووە بەڵێن دەدەن بە یەکسانی پارێزەری ئێزدی کریستیان و سەرجەم پێکاتەی بەگشتی ئەم ناوچەیە دەشتینەینەوە و بەگشتی ئەم ناوچانە بن بەتاکید لە ڕابردووە بمانە و لە داهاتوش شەڵە هەروە پرسیاری سێم پێشمەرگە دەگەڕێتەوە دەشتینەینەوە بە دەنگی ئەوان بەڵێ دەگەڕێتەوە باش قسەی کوتایی جەنابەت لە بوو بەرنامەکەمان هیوادارم هەمووتان بەرەو سندۆقی دەنگدان بچن و دەنگ بە لیستی پارتی دیموکراتی کوردستان 275 چونکە ئەم لیستە لیستی شەهیدانە لیستی پێکەوەژیانە لیستی خزمەتگوزاری زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ هاوەش زۆر سپاس ئێرە
دەشتی نەینەوایە بە ئێرە دەڵێن ناوچە ناکوکە لە سەرەکان بەڵام ئێرە دل و ڕۆحی کوردستانە ئێرە هەر هەمووی کوردستانە بەرنامەی ئیمان و هەڵبژاردن لێرەمان کرد تا بەرنامەیەکی دیکە بە یەک شادەبین کوردستانمان هەر ئاوەدان بێت ئاڵای جوانەکەشمان هەر بەرز و بلند و شەکاوە بێت.